دەوڵەتی کوردستان دادەمەزرێنین بەڵام ئایدی عێراقیشین چۆن بە وەحدەیەک بەڵام پێشەوەی تورکیا بێ بەڕێی من ئەگەر ئەو پرۆژەیە من سەرکەوی سووریا دێ ئینتخاباتی داهاتوو زارێ نازانم زروفی سیاسی چۆن دەوێ چکە هیچ معلوم نییە بەڵام پرۆژەیەکم دایتە لە مێژە دایتە جەنابی سەرۆک گەیاندیتمە دڵنیام گەیشتوتە دەستی لەبارەی وەحدەیەکی شەرقی دابمەزرێنین دەبینە دەوڵەتی کوردستان و عێراقیش دەبێت دەوڵەتی عێراق هەروە چخۆی دەمینێتەوە یعنی هیچ تەقسیم ناوی بمینێنەوە چخۆتان بەس ڕوخسەتمان بدەنێ ئەمە لێرە دەوڵەتی کوردی دابمەزرێنین کە یەک پارچەینا ئەوها چۆن کەسێکی عێراقی لە دەوڵەتی عێراقی هەموو حەق و حقوقێکی هەیە لەگەڵ کەرکووک و زاخۆ و دەچێتە زاخۆ دەلێ زاخۆ عێراقا پێی لەسەر پەیدا دەنێ ئەربیل ئەوە عێراق ڕاستە بەڵام لە هەمان کات ئەربیل و زاخۆ هەتا سنوورێک ئەو سنوورانەی جەنابی سەرۆک بارزانی دیاری دەکا سنوورە جوغرافیەکان ئەو دیاری دەکا و قەراری دەستوریش دەدا ئەو پرۆژەیە بەو شێوەیە یعنی دەوڵەتی کوردستان دادەمەزرێنین بەڵام ئایدی عێراقیشین چۆن بە وەحدەیەک ئەو وەحدەیە ئەو یەکێتیە لە بینی دەوڵەتی کوردستانی داهاتوو لەگەڵ عێراقی داهاتوو کە هەردووچیان ئەوە عێراق دەمینێتەوە ئەویش کوردستان یعنی ئەوە کەسێکی خەڵکی زاخۆ یا سلێمانی دەتوانێت بچێت لە بەسڵە دانیشە پێی لەسەر پەیدانێ بڵێ ئێ لە کوردستانە چۆن کوردستان نییە بەڵام وەحدەتی شەرقیمان هەیە سووریا و عێراق نەبوونە یەک کاتی خۆی دوایە حافز سەدقیانەتی لە سەدام حوسێنی کرد دەویست ئینقلابی لەسەر بکە ئەمە وەحدەیەکی شەرقی دادەنێن ئەوە عێراق دەمینێتەوە ئەویش کوردستان سیادەی خۆی کولتوری خۆی قانونی خۆی بەڵام مەساڵحمان اقتصادی و سیاسی لە پشتێک دەبین کە لە یەکتر نەدەین حدودی خۆمان ئەو حدودی خۆی هەتا کوردستان هەتا زاخۆ و پشت زاخۆ بپارێزی چکە عێراق حسابە و ئەمەش بزانە مەسئول بین لە بەسڕە لە نەزەف ئەگەر ئیران هجوومی کردە سەر ئەو عێراقە یان تورکیا هجوومی کردە سەر ئەو زاخۆیە عێراق دەبی دیفاع لە ئەوە بکە دژی تورکیا لەگەڵمانبی بەڵام تورکیا نایکە ئاخیری تورکیاش دێتە ناو وەحدەی وەحدەی شەرقی بەڵام پێشەوەی تورکیا بێ بەڕێی من ئەگەر ئەو پرۆژەیە من سەرکەوی سووریا دێ سووریا ئیستراحەت دەکە برام ئێمە دەین ئەو ئاوارانەی کە لە سووریا لێرە هەن بەخێویان دەکەین لۆ چونکە وەکو فەڕەنسیەک بچێتە بەلجیکا دەتوانێت وڵاتی خۆی تێوێش سووریەکیش دەتوانێت بێ لێرە بمێنێتەوە چارەسەری کێشەی سووریەکانمان کرد هەزار ڕاقیسە و نازانم چ لە ئێرانی ڕاهاتینە تێدەگەیت دەرێ قەریەی لبنانی و ئەوانە با بمێننەوە ئێمە ڕاقیسەی کوردیشمان هەیە بەس ڕاقیسە ئیرانی و تورکەکان و ڕاقیسە سووریەکان لە قەریەی لەبنانی زیاترن ژمارەیان ئۆکەی کەواتە ئەو یەکێتیە شەرقیە کە کورد ئەگەر دروستی بکە سەرکەوی لەگەڵ بەغدا لەگەڵ عێراق دەوڵەتە کوردستانیش دەوڵەتە بەڵام وەحدەیەکی هاوبەشیان هەیە کە ئەگەر ئیران شەڕیانی پێفرێش تورکیا شەڕیانی پێفرێش هەردووچیان کورد ئامادە بێت دیفاع لە بەسڕا بکە ئەگە ئیران هجوومی کرد پێشمەرگەی دەنێرین ئەم بە خۆشم دەچم و ئەگەریش تورکیا هات دیفاعی دەکرد دوو دەوڵەتین سیادەتی خۆمان هەیە قەراری خۆمان هەیە تورکیا عەلاقەت چییە ئەمە و بەغدا ڕێکەتینە لە هەر یەکە دەوڵەتی خۆی هەبی و دیفاعیش لە یەکتر دەکەین تەواو ئیران عەلاقەت چییە ئەگەر ئەمە دەست درێژی کرا سەر نەزەف
وها اتفاق دەکەین پێشمەرگەی دەنێرین ئەگەر تورکیا ئەو وەختە ببێتە حەرب ئەوروپا تەدەخل دەکەدە لە حەقی خۆتان وەیان ئەبرام ئیسرائیلیش لە پشتمان دەبی دڵنیام